أو آقري بردرا أو مصحف مباركة أو مصحف شريفة ئاگرێکی لە ناخی دڵی مسلمانان کردووەتەوە پڕی کردووە لە تین هێز و قووەت بۆ ئەوەی کە بە جددی زیاتر بتوانن لە خزمەتی قورئان و سنەتی ئیسلاما بن و بیادەبی بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێ بەڵگەیە لەسەر ئیفلاسکردنی غەرب و ئەوروپا و ئەمریکا بەڵگەیە لەسەر ئەو ئینهیارەی کە تووشی بوون چونکە بەڕاستی نەیانتوانیوە وەڵامی حوجە بە حوجە بدەنەوە نەیانتوانیوە وەڵامی بەڵگەکانی ئیسلام و حەزارەتی ئیسلامی بە بەڵگە بدەنەوە بۆیە ڕۆشتون بە ئیستیفزازکردنی مسلمانان و سووتاندنی قورئانەکەیان خۆیان نەزانن کە ئەم ئیسلامە چەند بەهێزە ئەم ئیسلامە چەند عەظیمە ئەم ئیسلامە چەند ڕوون و وازەحە ئەم ئیسلامە چەند شامل و گشتگیر و بەسوودە بەڵام ئەزانن حەزارەتی ئەوروپی و غەربیش چەند لاوازە و بێناوە ڕۆکە لە ڕووی خێزانۆ لە ڕووی قیەمۆ لە ڕووی ئەخلاقۆ لە ڕووی ڕەحمەوە لە ڕووی مافی مرۆڤەوە لە هەر شوێنێکەوە دەستی بۆ بەی لاوازە دڵنیام یەک موسڵمان نییە لەسەر زەوی ئەم ئاەتانە ببینێت و ببینێ زەلامێک هاتۆ دژایەتی قورئانەکە تووشی ئەم شڵەژانە بووە بەمە ئیتر ئارامی بۆ دڵی نەیە هیچی تری نەگەرەکە بەڵام خوای گەورە میهرەبان زیاد لەم وەسفکردنە و باسی عیب و عاری کەسێک کە گەیرەکەتی دژایەتی قورئان بکە بۆ دڵنەوەی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەی خەمە ئەو شوێنەی کە لە ئیسرا و میعراجە پیشانتمدا سەئوسلیهی سەقر دوایش بۆی وەسفەکە بۆ ئەوەی نێژن سەقەر چییە؟ خوا فەرمێ وەما ئەدراکە ما سەقر